تافدەم ڕادگەهێنێک وەڕۆ رووسیا دە چارەسەرکردنا کریزە سووریەدا نەڕێنیە و رووسیا بۆ سەدەم و دانوستاندنên wan بە ڕژێمە ئەسەدرە وەرنەڕاوەستاندن بەدران جیا ئەندامێ تەفدەمێ ڕاگەهاند و تەفدەم درێ رووسیارە دە خال ji بۆی چارەسەرکردنا کریزە سووریە ڕادەستی ڕژێمە ئەسەد کرێن لێ رووسیا ڕۆلەکە نەرێنی دێ vê mijarê de dît بەدرانچیا گوت و رووسیا دikare peyda û ڕژێمە ئەسەد ji hev nêzik bike û پێشتەوانیا دانوستاندنان بکێ و پێدا ئامادە بوو هەر دە خاڵان بە ڕژێمە سووریەرە گوتوبێژ بکێ لێ دانوستاندن ڕاوەستیان و پێدا چەندین جار لەگەڵ بەرپرسیارên رووسیا جویان وەکە دیار بوو رووسیا بریاردە جوین وەرنە ڕاوەستاندن دەربارێ سەدەمێن ڕاوەستاندنە دانوستاندنان لەگەڵ ڕژێمە ئەسەد ji aliyê رووسیا بە بەرپرسیارێ تەفدەمێ گوت و رووسیا ji ber peywendiyên xwe لەگەڵ تورکیê ئەو دانوستاندن ڕاوەستیان و گوهنەدا بەرژەوەندیا گەلێ سووریێ هەر دەربارێ دانوستاندنên نەبرە پێدە و ڕژێمە ئەسەددا دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدارێ کوردێ باشوورێ کوردستانê گوت و ڕژێمە ئەسەد دەرگەهێ دانوستاندنان لە پێشیە پەکەکە داخستیە و ڕژێمە ئەسەد ئیدی تو گرنگیە نادێ پێدە و چەکدارێن وێ